جبو زانیارین زیادتر لسر و مجاری و بروچونه هالبشارتنین پارلمانتوا کردستان کوبریار ل 25 ماه 2024 برو بچنو آماده کاریین کمیسیون هالبشارتنان عراق جبو وان هالبشارتنان ده چه آزانه من میوانداری برس آرام نجمدین برپرسی اوفیس اولیا کمیسیون هالبشارتن و راپرسیان لهرم کردستان کلیه که کارم بخیر بین. سپاس. با پیاو آماده کاریانی که کمیسیون کردویتی هالبشارتن کان برای ودشن؟ بله. خوی دبی براستی اما قصل سردوا دبکین که پیوندیان با هالبژاردنەکانی پەرلەمانی کوردستانەوە هەیە ئەوانیش 5/11 2023 کە وادەی بڕیاری محکمەی ئیتحادیە دەربارەی ئەو تانانەی کە پێشکەش کراون بە نسبەت یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتدا بابەتێکی تر پەیوەندی بە هەفتی یەکەوە هەیە ساڵی نوێ 2024 ئەویشیان تەواوبوونی وادەی ئەنجومەنی کۆمیسارانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقا تاوەکو ئێستا کۆمیسیۆنی عێراق هاوتەریب لەگەڵ ئامادەکاریەکانی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە لە 11 دەکرێت و هەوڵی داوە بەشێک لە ئامادەکاریەکان هەرچەندە کەمن بۆ نموناوەی کە پەیوەندی بە نوێکردنەوەی تۆماری دەنگتەرانەوە هەیە لە ڕابردوو ئەم ئامادەکاریە گرتە بەر و تەنانەت ئەوەی کە پەیوەندی بە موالیدی تازەیەوە هەیە ئەویش بە هەمان شێوە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو گوتم ئەم دوو کاتە و بڕیارەکانی ئەم کاتە 5/11 و لەگەڵ ڕووداوەکانی دوای هەفتیەک ئەمانە هەتا حدێکی زۆر پێم وایە کاریگەریان لەسەر ئەوە دەبێت داخوات دەبێت هەڵبژاردنەکان لە 25/2 بکرێت یاخودنەکە باشە کاکارم قسەیەکی تر هەڵدرن ئێستا عێراق لە بەرامبەر هەڵبژاردننیکی دیکەدا کە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەباتن بەڵێن زەحمەتە سەختە کە بتوانێتن هەم ئەم هەڵبژاردنە بەڕێوە باتن و هەم ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بکاتن ئەمە ڕاستە؟ نەخێر سەخت نییە بە پێچەوانەوە و خۆی کاتی خۆی قسە لەسەر ئەوە هەبوو کە هەوڵ بدرێت هەردوو هەڵبژاردنەکان لە یەک کاتدا بکرێت بۆ نمونە لە 11 بکرێت من بە بڕوای خۆم بە ژێرەی ئەو ئەزمونەی لە چەند ساڵی ڕابردوو هەمانە پێمان وابوو کە کۆمیسیۆن دەیتوانی ئەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش لەگەڵ هەڵبژاردننی محافەزات بیکات بەڵام کۆمەڵێک مبەڕیر خۆیان پێشکەشیان کرد ئیتر دواتر بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم 25/2 دیاریکرا بۆیە بەگرانی نابینم بەڵام ئەوەی کە گرفتە وەکو گوتم بە تایبەت لەوەی کە پەیوەندی بە هەفتی یەکەوە هەیە چارەنووسی ئەنجومەنی کۆمیسارانی بەغداد چی لێ باشە ئەگەر درێژ نەکرێە ئەو کاتچی طبعا سێ ئۆپشن لەم حاڵەتە لە بەردەمی بڵێم عێراقدا هەیە و بە کوردستانیشەوە لەبەرەوەی ئەم ئەنجومەنە ڕاستە ئەنجومەنی کۆمیسیۆنی بەغدایە بەڵام لە هەمان کاتدا مکەلەفیشە بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە بات ئێستا پرۆژەیەک تەقدیم کراوە لەلایەن هەندێک ئەندامی پەرلەمانی عێراقەوە بۆ ئەوەی بۆ ماوەی 6 مانگ ئەو وادەیە درێژ بکرێتەوە هەدەف لەو درێژکردنەوەی هەم بۆ ئەوەی ڕێکارەکانی پەیوەست بە هەڵبژاردننی ئەنجومەنی محافەزات تەواو بکات و هەمیش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 25/2 تەواو بکات بەڵام ئەم پرۆژێک کە تەقدیم کراوە ئەگەر موافقەی بکرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە قابلی ئەوەیە کە تەعنی لێ بدرێت لە محکمەی ئیتحادیە ئینجا پرسیار ئەوەیە بەڕاستی ئەگەر تەعنی لێدرا یاخود ئەگەر بێت و ئەم پرۆژەی کە تەقدیم کرا بۆ درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی کۆمیساران لەلایەن محکمەی ئیتحادیە ڕفز کرایەوە طبعا لەو کاتە ئۆپشنی تریش هەیە ئۆپشنی دووەمی ئەوەیە کە بژاردەی دووەم ئەوەیە کە چۆن ئەم دادوەرانەی ئێستا ئەندامی ئەنجومەنی کۆمیسارن بە چ ڕێکارێک لە ڕابردوو دانراون و لەبەر ئەوەی ماوەیان تەواو بووە بە هەمان ڕێکار کۆمەڵە دادوەرێکی تر دابدرێنەوە ئەمان انتخاباتی پەرلەمانی کوردستانەوە بەڕێوە بن بەڵام لەوانەیە ئەوانیش پرسیارێک بکەن بڵێن ئێمە تازە هاتوین ئەزمونمان کەما بۆیە پێویستمان بە ماوەی زیاترە تاوەکو هەڵبژاردنەکان بەڕێوە بین اینجا ئەگەر بژاردەی سێمیش تەواو بکەم بژاردەی سێم و لە کاتی ئێستادا کۆمەڵێک هەوڵ هەیە بۆ ئەم مەبەستە پرۆژە یاسا تەقدیم کراوە لەلایەن پارتە سیاسیەکانەوە داوا دەکەن ئەسڵەن دادوەرەکان کە پێکهاتەی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق نەمێنن
بەڵکو وەکو ساڵانی پێشووتر خولەکانی پێشووتر کۆمەڵە کەسێک بن ئەمانە دادوەر نەبن طبعا ئەمەش پێویستی بە پرۆژە یاسا هەیە و ئەمەش بە پەرلەمان هەیە ئەمەش پێویستی بە کاتێکی زۆرەوە هەیە بەڕاستی بۆیە باشترین بژاردە یەکەمە کەماوەی ئەنجومەنی کۆمیساران بۆ ماوەی 6 مانگێک درێژ بکرێتەوە ئەمەش بەمەرزێک ئەگەر تانەکە لەلایەن دادگای ئیتحادیەوە قبول نەکرێت لەبەرەوەی ئێمە بەڕاستی بە ئەوەشمان لە یاد بێت ئیرادەیەک هەیە هەم لە هەرێمی کوردستان بەر لە 5/2023 بەر لەوەی محکەمەی ئیتحادی بڕیار دەربکات بۆ کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستانی بەنادەستوری لە قەڵەمدا ئیرادەیەک هەیە بۆ دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەر لەو کات و دوای ئەو کات باشە کاکارم ئەو بژاردانەی ئاماژەت پێکرد کە ئەم بژاردانە هەموو پەیوەنددارم بە کۆمیسیۆنی عێراق و هەروەها بە عێراقەوە لە هەرێمی کوردستان ئەگە ئەمە ڕوونەدا ینی نەکەوتنە ئەمری واقعەوە لە عێراق لە هەرێمی کوردستان هیچ حلێک چارەسەریەک هەیە کە هەڵبژاردنەکان بکرێتن ئەوەی کە ئێستا دەستێک پێکبێتن دادوەرێک سوزانم کۆمەڵێک دادوەر بتوانن بڵێم ئەگەر نەتواندرا بڵێن ئەنجومەنی کۆمیسارانی بەغدا کارا بکرێتەوە لە دوای هەفتەیەکەوە و ڕێک نەکەوتن لەسەر بژاردەیەک دەبێ بەڕاستی هەرێمی کوردستان بیر لە ڕێگە چارەیەکتر بکاتەوە تاوان ئەم ڕێگە چارەیە تاوەکو ئێستا ئەو چوارچێوە یاسایی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە لە یاسای هەڵبژاردن و لە یاسای کۆمیسیۆن و لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بەوردی بەدڵنیایی چوارچەوەیەکی دیاریکرا و یاخود ڕێسایەک نییە لەم یاسایە پێمان بڵێ دەبێ ئێمە بەرەو ئەو بژاردەیە بڕۆین بەڵام لەم بە بڕوای من ئێمە دەبێ بگەڕینەوە بۆ کۆدەنجیەکی نیشتیمانی و پارتە سەرچێکیەکانی هەرێمی کوردستان بە دوای چارەسەرێکدا بگەڕێن بە دوای بەدیلێکدا بگەڕێن بە دوای میکانیزمێکی تر دابگەڕێن ئەگەر سەرۆکاتی حکوومەت سەرۆکاتی هەرێم داواتان لێ بکرێتن وەکو کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ئێوە هیچ دەرچێک هیچ بژاردەیەک ئۆفشنێک دیراسەیەکی ئەم بابەتتان کردووە ئێمە طبعا لە ڕابردوو دیراسە کراوە لە ڕابردوو دیراسە کراوە و دیراسەکان ئەوە بووە کە لە هەموو ئەگەرێک بۆ ئەوەی کۆمیسیۆنی هەرێم ئەگەر بتوانێت هەڵبژاردنەکان بەڕێوە بێت دەبێت لە پەرلەمانی کوردستانەوە متمانەی بۆ نوێ بکرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا و لە ڕابردوو دیراسەی بژاردەی تریش کرابوو بەر لەوەی کە تەکلیف لە کۆمیسیۆنی بەغدا بکرێت بژاردەکەش ئەوە بوو بۆ تەکلیف لە مەسەلەن دەستەیەکی دادوەری نەکرێت لە حالەتێک کە هیچ دەرەچەیەکی تر نەماوە کۆمیسیۆنی بەغداش وەکو ئەوەی هەرێم تووشی ئیشکالیەت ببێت هەرچەندە ئەمە تۆزێک زەحمەتە و لە حزوری لە وجودی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زەحمەتە کۆمیسیۆنی اتحادی تووشی ئەم گرفتە بێت کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم هەیەی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبێ چاوەڕی ئەوە بکەین دوای هەفتەیەک یعنی وەکو بڵێن ئەو پەڕی لەوانەیە تاوەکو ستافێکی تردا دەندرێتەوە گەر بژاردەی یەکەم واتە درێژکردنەوەی ماوەیان مسۆگەر نەکرا پەنا بۆ بژاردەی دووەم و بژاردەی سێم بردرا لەوانەیە وادەکە وادەیەکی تردا بندرێت ئێستا بەپێی ئەو بڕیارێک کە دادگای فیدرالی دراوە بۆ ئەوەی کە هەم کاری کۆمیسیۆنی هەرێمی کوردستان بڵێن تەجمید کراوە بە شێوەیەک لە شێوەکان بەپێی یاسای 2013 هەڵبژاردنەکان دەکرێتن بەڵام سکالایەک ئێستا لە دادگای فیدرالی هەیە کە پێکهاتەکانی نیگەران کردووە تیبینیان هەیە لەسەر ئەمە ئەگەر ئەمە بۆم ڕوونکەیتەوە بە کورتی یاسای 2013 لەگەر یاسای 92 یاسای جیاوازیان هەیە بەس بە کورتی طبعا یاسایەکە یاسای ساڵی 92 ئەمە یاسا بنەڕەتەکەی یاسای جیاوازیەکە لەگەر بەڵام کۆمەڵێک هەمواری تێدا کراوە لە ساڵی 92 لە مادە ئاماژە بەوە دەکات کە هەرێمی کوردستان دابەشی چەند ناوچەیەکی هەڵبژاردن دەکرێت بەو وشەیە یعنی چەند بازنەیەکی هەڵبژاردن نابێت لە 4 کەمتر بێت بەڵام لە هەڵبژاردننی ساڵی 92 لە ڕووی عملیەوە ئەمە جێبەجێ نەکراوە لەبەر ئەوەی ئەو کات هەندێک گرفتری یاسایی شەبوون بۆیە وەکو یەک بازنە هەرێمی کوردستان لە قەڵەم دراوە بۆیە لە ساڵی 92 2025 عفەن 2005 و 2009 2013 تاوەکو 2010 هەرێمی کوردستان هەمووی بە یەک بازنە لە قەڵەم دراوە دواتر لە 2009 هەموار کراوە و هەرێمی کوردستان یەکێ لە هەموارەکان باس لەوە دەکات کە بۆ نمونە کورسی بۆ پێکهاتەی تروکمان چۆن پێشتر لە ساڵی 92ەوە 5 کورسی بۆ پێکهاتەی ئاشووری دانرابوو و دواتریش
لە ڕێگەی هەمواری ئەم یاسای ساڵی 92 5 کورسی بۆ پێکاتی تورکمان و 1 کورسی بۆ پێکاتی ئەرمەندان درراوە. اینجا ئەم داوای کە لە محکمەی ئیتیحادی هەیە داوای چ دەکات؟ داوای گەڕانەوە دەکات و لە هەمان کاتدا هەرێمی کوردستانیش کراوە بە یەک بازنە، یعنی مادەینەوە هەموار کرایتەوە کە دەڵێت نابێت لە 4 بازنەی هەڵبژاردن کەمتر بێت. بۆیە ئەوەی کە داوا دەکرێت ئێستا بە ژێری ئەو داوانەی پێشکەشی دادگای فیدراڵی کراوە، داوا دەکرێت هەرێمی کوردستان بکرێتەوە 4 بازنە و کورسی پێکاتەی تورکمان نەمێنێت. طبعاً بە بۆچوونی خۆم بەڕاستی دەبوایە هەر لە سەرتاوە دادگای فیدراڵی ئەم داوای ڕەت کردبایەوە لە هەردوو حالەتەکە لەوەی کە پەیوەندی بە کورسی بازنەکانەوە هەیە بە کورسی پێکاتەکانەوە. زۆر باش کارم دەست خۆش سپاس ئۆزان کاتم نەمای پرسیاری کرد ئەگەر بە کوتایی ینی بە کورتی وەڵام بدەیتەوە. بەپێی یاسای 2013 عەد و فەرزی دەنگدان یەدەویە دەستیە کەچی ئێستا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش بەپێی ئەلکترۆنی ئامادەکاری کردو ئەمە چۆنیە؟ طبعاً بڵێن یاسای هەڵبژاردننی هەرێم بۆ ساڵی 92 ئەمە باس لە پرۆسی ئەلکترۆنی ناکات، هەموو پرۆسەکان یەدەوینە. بەڵام یاسای کۆمیسیۆنی عێراق باس لەوە دەکات کە کۆمیسیۆنی عێراق هەموو ڕێکارێک دەگرێتە بەر بە ئەوەی هەڵبژاردنەکە بە نەزیهی بەڕێوە بچێت. لە هەمان کاتیشدا ئیرادەیەک هەیە ویستێک هەیە لەلایەن پارتە سیاسیەکانەوە دەیانەوێت هەڵبژاردنەکە بە ئەلکترۆنی بڕوات. بیدایەت ڕێکارەکان بەو جۆرە دەستبوون لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە کە دەبێت تەنها بە ئەلکترۆنی بێت، بەڵام خۆشبەختانە لەم کاتانەی دوایی ڕێکارەکان هەموار کرانەوە. ئێستا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەگەر بەڕێوە بچن لە وادەی دیاریکراوی خۆی هەم دەبێت بە دەستی ئەنجام بدرێت و هەمیش دەبێت بە ئەلکترۆنی ئەنجام. زۆر باشە بەڕێز ئارام نەجمەدی بە پرسی ئۆفیسا و لێرەیە کۆمیسیۆنە هەڵبژاردن و ڕاپرسیان لە ستودیۆ گەلمەوە یەکێکی سوپاس هەڵبژیت.